لە دوای ئەوەی کەەوە هەستمان کرد کە ژنگە و دارستانی ئێمە لە مەترسیداهەیە مەترسی لە ناوچوونی لەسەر یاخود مەترسی کەمبوونەوەی لەسرە هەست ئەو بیرۆکەی ئەوەمان لەلا دروست بووکەوە وەکو قەرەبووەک لە بۆ کەمێک قەرەبوو لە بۆ ئەو دارستانە هەستن بە چاندنی داری بەڕوو لە ساڵی پار لە بیدایەت و سەرەتای مانجی 2017 لەگەڵ کۆمەڵێک برادر هەستان بە چاندنی ژمارەیەک بەڕوو کە ژمارەیان زیاتر بوو لە 600 دانە بەڕوو لە گوندی بێوەست لە دەڤەری برادۆست سپاس لەخوا هەر زۆربیان شین بووینە و لەو ساڵش زیاتر تاوەکو ئێستا زیاتر لە 1000 بەڕوومان زیاتر چاندێ لەگەڵ کۆمەڵێک خۆبەخش هەر لە دەڤەری برادۆستەوە بگرە لە ناو شاری سۆران بگرە و لە دەڤەری باڵەکاتی بگرە لە هەندێک شوێنان کە ئەو شوێنانی کە پێمان گونجاو بوو لەو شوێنانە زیاتر لە 1000 دانە بەڕوومان چاندەوە نیازمان هەیە زیاترش بچێنین بە پشتیوانی خی گەورە هەوڵ ئەدەنکەوە لە شارەکانی دیکەش ئەو کەسانێکەوە پەیوەندیان پێوە کردینە یاخود بڵێن ئەوانێکەوە ئستعدادیان دەربڕیە کاوە هاوکاریمان بکەن بە پشتیوانی خی گەورە هەوڵ ئەدەنکەوە لە شارەکانی دیکە و لە شوێنەکانی دیکەش بچێنین. باران دێ بارانی پەڵە دێتن ئەو وەختانە هەمویان کاتی چاندنەیە تاوەکو لە ناو زستانەشانی جاروێ شینە بیتن تاوەکو باران مابیتن ئەوان هەر استعدادیان تێدا ینی بەڕوەکان لە وەرزێکی بڵێن شێدار یاخود لە شوێنێکی تۆزە گەرم و کە شێداری هەبیتن ئەوانە ئامادەیان تێداکەوە چەکەرە بکەن و شین ببن. بەڵام ئەوەی کە ئێمە تەجروبە لێ وەرگرتیە بڵێن لەو فترێکە چاندیتمان چەندی زوو بچیندرێتن ڕەنگە ئیستیفادەی زیاتر بێ زووتر چەکەرە ئەکا زووتر ڕێگەکانی خۆیدا ئەکوتیتن زووتر خۆی قایم ئەکاتن لە بۆ ئەو کاتێکە وەرزی بەهارێ و سەرەکەی دێتە دەریا خۆ بڵێن ئەو قەدی داربەڕوەکە. لە سەرەتای مانجی 11 یاخود لە ناوەڕاستی مانجی 11 هەموو ساڵێک پێویستە بەڕوو کۆ بکرێتەوە چونکە کاتی پێگەیشتنی بەڕوە و لە مانجی 12 یاخود لەو وەرزی زستانێ ژێرئاخ بکرێ و بچندرێتەوە. خەڵکانێک پرسیارەکەن ئەڵێن لە بۆ مەسەڵەن تەنها داری بەڕووتان هەڵبژاردە ئێمە لە شۆڕشەکە بە ناوی دار بەڕوە ئەگەر نا گرنگی بە دارەکانی دیکەش ئەدەن وە چاندشمانە وەکو غەیری داری بەڕوو بەڵام داری بەڕوو چەند سیفاتێک هەیە یەک لە سیفەتانە دارێکی دێمە پێویستی بە ئاو دانێنیە ینی تەنها ئەوەیەکە مرۆڤ ژێرئاخی بکات و ژێرخۆڵی بکاتن ئیدی بەخۆی گەشە ئاکاتن و یەکی دیکە لە هۆکارانش کە ئێمە پێمان باش و زیاتر گرنگی پێ بدەین بە داری بەڕوو بریتی بوو لە تەمەندرێژی داری بەڕوو کە هەروەکو باس ئەکەن 100 ساڵە 200 ساڵە تاکو 400 ساڵ زیاتریش ئەگەر بێت و تووشی بڕین و لە ناوچوون نەبیتن ئەوە تەمەنی داری بەڕوە و جۆرەکانی بەڕوش لە جیهاندا زۆرن زیاتر لە 600 جۆری دار بەڕوو هەیە کە هەروەکو ئاماژیان پێدایە و سوودەکانیشی گەلێک زۆرن سوودەکانی داری بەڕوو لەوبەر ئەو هۆیە ئێمەش زیاتر حەزمان لێکەوە گرنگی بە داری بەڕوو بدەن سوودە تەندروستیەکانی و هەروەکو باس ئەکرێ و لە بۆ ئەگەلدانەوەی ئاوی ژێر زەوی ئەوەش سوودی زۆرە و لە بۆ
مەترسی ڕۆچوونی زەوی ئەگەر شوێنە داری لێ بیت دار و بەڕووی لێ بیت بە واستەی ڕێگەکانیەوە کەمتر تووشی ڕۆچوونی ئەو شوێنە ئەبیتن. هەروەکو سەرچاوەکان باسەکەن کەەوە زیاتر لە دنیا زیاتر لە 600 زۆری بەڕوو هەیە، بەڵام ئەوەی کە لە کوردستانی هەیە کە تێبینی کرایە و خەڵک پێی ئاشنایە بریتە لە 3 زۆر. زۆرێکیان کە پێ گوترێ بەڕووخاس ئەو زۆرێکەوە خەڵک حەزی لە ئەکا لە بۆ خواردنی ئەشێ و تامەکەش شیرینە. زۆری دیکەمان هەیە بەڕوو مازوو یاخود بڵێن دار مازوو کە بەری ئەگریتن بەڕووی ئەگریتن. ئەو زۆرە بەڕوە تەنها لە بۆ ئاژەڵ و حیوانەکان بەکاردێت و لە بۆ خواردنی مرۆڤ ناشێتن. و زۆری دیکەمان هەیەکەوە زۆر دەگمەن و کەمە لە زۆربەی شوێنەکان نییە. بریتە لە زۆری سۆرەدار یاخود لە هەندێک شوێن پێ ئەڵێن داردیندار. ئەوەش زۆرەکەی زۆر تا بڵێن بەڕوەکەی جوانە بەڵام لە بۆ خواردنی مرۆڤ ناشێتن، یان مرۆڤ حەزی لێ ناکاتن، بەڵکو زیاتر حیوانەکان حەزی لێەکەن. ئەوەی کەوە ئێمە تێبینین کردی و جێی نیگەرانی تاکو ئێستا هیچ لێکۆڵینەوەیەکی زانستی کە بە کوردی ئێمە نەماندێت، یان لێکۆڵینەوەیەکی ئەکادمی کە یەکێک لە زانکۆکان لە توێژینەوەکان یاخود لە توێژەرەکان پێی هەستابی هیوادارن لەمە دووە توێژەرانی بڵێن زانکۆکان هەستن بە توێژینەوەکردن لەسەر بەڕوو بۆ ئەوەی کەوا زیاتر سوودەکان و زانیاری زیاتر لەسەر بەڕوو ئاشکرا بکرێت و کۆ بکرێتەوە.